سڵاو لە پێشمەرگەی کۆمەڵە کاروانێکی شۆڕشکێر بەڕێوەیە ڕەچەشکێنی هەورازی سەختە پیرۆز بێت یاد و بیرەوەری هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە بینەرانی ئازیز ئێمە لەم ڕۆژەدا پەیمان دەبەستین لەگەڵ خەباتی زۆر لێکراوانی کۆمەلگای کوردستان لە دژی ڕژیمی خوێنمژی کۆماری ئیسلامی لەم ڕۆژەدا ڕێز دەگرین لە تەواوی ئەو خۆشەویستانەی کە لە هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان لە پێناو ڕزگاری بەشەریەت و دنیایەکی ئازاد و یەکسان گیانیان بەخت کرد ڕێزیان لێ دەگرین سیویەکی جۆزەردان لە هەموو ئەو بنەماڵانەی کە ڕۆڵەکانیان لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان بەخت کردووە پیرۆز بێت و لە هەموو ئەو کەسانەی کە لە تەشکیلاتی جۆراوجۆرەکانی نهێنی و ئەلەنیدا کار دەکەن لە هەموو هەڵسوراوان و خەباتکاران پیرۆز بێت بینەرانی ئازیز ئێمە بەم بۆنەوە ڕپۆرتاژێکمان ئامادە کردووە کە هاوکارم گوڵناز پێشکەش بێەوەی خۆشەویستی دەکات جارێکی تر سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو لایەک پیرۆز بێت کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە منیش بەنەوبەی خۆم سێویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەتان پیرۆزبایی لە یەکەم ئێمە لەم بەرنامە تایبەتەدا وتوێژێکمان دەبێت لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگە و هەروەها بەرپرسانی ئۆرگانە تەشکیلاتیەکانی کۆمەڵە وتوێژی ئەوەڵمان لەگەڵ هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەیە کە سەرنجتان بۆ بینینی ڕاتێکێشم حەسەنم کاتت باش و بەخێر بی بۆم بەرنامەیە زۆر سپاس منیش سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی ئەم بەرنامەیە هەروەها ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە لە خانەوادەی گیانبەختکردوانی ڕێزەکانی کۆمەڵە هەروەها لە هەمووی ئەو کەسانەی کە تەمەنێکیان لە ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گوزەرانوە ئەوانەی کە بریندار بوون ئەوانەی کە ئازاریان دیوە و بەتایبەت ئەو کەسانەی کە شانازیەکەن بەڕابردویانەوە پیرۆزبایی لە هەمووی ئەو کەسانە دەکەم زۆر سپاس کاک حەسەن ئێمە لە چه شەرایەتێکدا بەرەو پیری سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە دەچین ئەوەی ڕاستی بێت ئێمە لە شرایەتێکی ئاڵۆزتر لە هەموو کاتێکە لە منتەقەکەداین ئەگەر پێش جیا لە جمهوری ئیسلامی کاتوانین بە جیاواز باسی بکەین خودی ئەو منتەقەی کە ئێمە تێداین منتەقەیەکی ئاڵۆز و داهاتوویەکی زۆر ناڕۆشنی هەیە وەزیەتی عێراقە کە ئەوە هەموو کەس باس لە بێسوباتی لە وڵاتەدا و باز لەبوونی تەنانەت دەوڵەتەکە لە خودی بەغا و لە شوێنەکانی جنوب و لەو مەناتقی تەنانەت سنی نشینەکانی شەمعلوونی جێدەسەڵاتدارە دەوڵەتێک بە ناوی دەوڵەت هەیە بەڵام کەس حسابی بۆ ناکات ڕۆژانە کێشمەکێش و کێشەی نێوان لایەنەکانی شیع و لایەنەکانی دیکە هەیە خەڵک لەسەر شەقامەکانە لەو گەرمای هاوینەدا بێئاوی و بێکارەبایی و ژیانێکی مەرگەسات ڕۆژانە لە خەڵک دەکوژێت ئەوە ئێرە نەختێ بچۆ ئەولاترەوە چاو لە مەسەلەن فلستین دەکەی کە تقریبان مانگێک لەوە پێش بۆ ماوەی زیاتر لە 10 ڕۆژ شەڕێکی خوێناوی لە نێوان فلستینیەکان لایەنی حماس و لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلا بوو کە هەر ئەوە بێکێک لەو هۆکارانە و تەنانەت باسی لێکرێ بۆ نەمانی ناتانیاهۆ دوای 12 ساڵ لەسەر دەسەڵاتدارەتی کە بە هەزاران موشک بەم لەولاوە نێردراوە جنایەتایەکی گەورەکە ئیسرائیل عەلەیهی خەڵکی سڤیل و بێتاوانی فلستینیەکان لەو ناوچانە کردی لەولاوە یەمەن چاو لەیەکەی بۆ خۆی وڵاتێک معلومی ئەسەن وڵات نییە هەر بەشێکی بەدەست لایەنێکەوەیە شەڕ کوشتار ئەوە سووریەیە کە لە 2011 و
ناڵزەوە وڵات نییە هەر بەشێکی بەدەست کەسانێکەوەی و ڕۆژانە کوشتار و جنایەت لە هەمووی ئەوانە گرنگتر لە شرایەتی ئەمڕۆکەدا ئەو پەلامەرە فاشیستیەیە کە دەوڵەتی ڕەگەزپەرست و داگیرکەری ئیسلامی تورکیە هێناوێتە سەر بەشێ لە هەرێمی کوردستان بە بەهانەی پێکاکە کەمپی پەنابەران بمباران دەکرێت خەڵکی سویل دەکەونە بەر پەلامار بەدەیان دێ چۆڵ کراوە کوشتارێکی ڕۆژانە لەو منتەقەدا وجودی هەیە دنیای بێ ئەخلاقی ئەوڕۆکە چاوی لەو هەموو جنایەتانە بەزاندووە چونکەچێتی تورکیە یەکێک لە ئەندامانی ناتۆیە لە وەزعەتێکی ئاواشدایەگردیتەوە ناو خۆی ئێرانیش تمەشا دەکەی ڕاستە جمهوری ئیسلامی لەم کێشانەدا لە هەموویە دەخیلە وەپایکی ئەم کێشانەیە بەڵام لە پەنای ئەوەدا وەزی ئێران بۆ خۆی لە هەمووی شپرەوترە هەر ئەم بەینانە مەسەلەی هەڵبژاردن و ئەوانە هەموو کەسێک دەزانێت کە لە چ وەزعەتێکە ئەمان بەرە و بەئێستا هەڵبژاردن دەڕۆن هەستەیەکی بەئێستا خەریکن هەستەیەکی محکەمی استبدادی کە هەربووە لە ئێرانە تەبعاً بەڵام لە هەموو کات زیاتر ئەو هەستەیە محدود دەبێتەوە لە هەموو کات زیاتر خەریکە حفازێک بە دەوری خۆیان دروستەکە کە تەنانەت ئەوانەی کە تا دوێنێکش پێویستی پیان و ئەوانەش لە خۆی دوورە خاتەوە چاو لە ئیفشاگەریەکانیان کن کە لەسەر یەکتری دەیکەن هەر ئەو قسانەی کە دوێنێ پێرێکە مستلحی لە مەوردی ڕەفسنجانی و کردوێتی خامنەی دەیزانی ڕەفسنجانی ڕێی ئەکسەریەت دێنێتەوە کەسێک کە کۆڵەکەی نظامەکە بووە حەزڤیەکەن لەوەی کە بۆ کاندیداتوەری وجودی بێ چاو لە ئیفشاگەریەکانی ئەحمەدی نژاد کەن دەڵێت چەند هەزار تۆن ئەسنادی دەوڵەتیان بردە دەرەوە لە ڕێگای زمینی و بردیان کەس ئاگای لێ نەبوو ئیفشاگەریەکانی تریشیان کە لەسەر یەکتری دەکەن لەولاوە خودی کۆمەڵگا خەریکە دەجۆشێ اعترازات بەردەوام ڕۆژانە لە شەخامەکانە لە بەرامبەر مەجلیسا لە شوێنە گشتیەکانە ناڕەزایەتی کرێکاری ناڕەزایەتی مامۆستایان خانە نشین کراوان یعنی لە ڕاستیدا ئێمە هەم لە منتەقەیەکی ئاڵۆزین هەم لە وڵاتێکی ئاڵۆزین لەو شرایەتەدا ڕێزگرتن لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و ڕێزگرتن لە هێزێکە تاریخێکی دروست کردووە هێزێکە ورەی داوە بە خەڵک هێزێکە لە ناو دڵی ئەو خەڵکەوە هاتووە لە خزمەتی ئەو خەڵکەدا بووە ئەهەمیەتێکی تایبەتی هەیە هەروەها بە خۆشمان دەزانین کە ئەو تایبەتمەندیانی کە باسمان کرد لە کوردستانە دەکرێت بڵێن چەند قاتە خەڵکی کوردستان هەر لە ڕۆژی ئەوڵەوە سەری بۆ جمهوری ئیسلامی دانەنا هەر لە انتخاباتی ساڵی 58ەوە 12 فەروەردینی 58 ئاوناکەی جمهوری ئیسلامی نای بە جمهوری ئیسلامی وت ئەو هەموو پەلامارە هێندرا سەری ڕۆژانە کۆڵبەر دەکوژرێ ڕۆژانە بەداخەوە فەزای پیا و سالار ژنی تێدا یا دەیکوژن یان خۆی دەکوژێ و دەڵێن خۆی کوشتووە معلوم نییە کاڵبەتە چەندێک وایە یاوانە بەڵام فەزاکە فەزایەکی جەحەنمێکە بۆ ژنان دروست بووە مافی کرێکار هیچ ماف و حەق و حقوقێکی نییە خەڵکی کورد بە عنوانی خەڵکێک کە داوای مافی دیاریکردنی چارەنووسی خۆیانەکەن گەورەترین بێ ڕێزیان پێکریانی هەمووی ئەمانە لە دڵی ناوچەیەکە و لە دڵی منتەقەیەکە و لە دڵی وڵاتێکایە کە ئێمە لە بەشێک لەو منتەقەدا دەژین چ بە عنوانی لە هەرێمی کوردستانە بەشی عەلەمیمان چ بە عنوانی تشکیلاتی کار و ژیانمان کە لە ناو دڵی کۆماری ئیسلامیدا ڕێخستووە لە وەزعەتێکی ئاوادایە کە ئێمە بەرەو ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵاچین و باسکردن لە سنەتەکانی لەو تاریخە لەو ڕابردووە لەو بە هەزاران پێشمەرگەی کە گیانیان بەخت کردووە بۆ هەزاران پێشمەرگەی کە گەڕاونەتەوە ئێستا لە ناوخۆی وڵاتە خەریکی کار و چالاکی و ژیانی ئاسایی خۆیان هەمووی ئەمانە پێمان دەڵێ کە ئەم ڕۆژە چەنی ئەهەمیەتی هەیە و پێمان دەڵێ کە بوونی پێشمەرگەی کۆمەڵە لەو شرایەتەیە بۆ ئەم کات و ساتە کە هەر گروپێک هەڵەسێچێکی بەدەستەوەی ماڵ و زیندەگی و ئیمکانات و ژیانی خەڵک دەخاتە مەترسیەوە چەندە زەرورەتی هەیە و چەندە جزوی پێداویستیەکانی ڕۆژە بۆ بوونی و بۆ چالاکیەکانی. سپاسکە حەسەن سیاسەتی کۆمەڵە بۆ بەهێزکردنی هێزی پێشمەرگە بۆ داهاتوو چی؟ ئەوەی ڕاستی بێت کە فعالیەتی چەکداری هەر لە ڕۆژی ئەوەڵیشەوە بە عنوانی یەکێک لە عەرسەکانی فعالیەتی کۆمەڵە تعریف کراوە بە عنوانی تاکتیکێک بەعنوانی تاکتیکێکە لە خزمەتی یەک ئیستراتیژیدا ئەو ئیستراتیژیەکەیش ڕووخاندنی کۆماری ئیسلامیە و گەیشتن بە دەسەڵاتێکی کرێکاری گەیشتن بە کۆمەلگایەکی سۆسیالیستی ئەو ئیستراتیژیە کە بە پێی ئەوە ئێمە تاکتیکمان دیاری کردووە یەکێک لەو عەرسە مهمانەی چالاکی و خەباتی ئێمە لە پەنای خەباتی کرێکاری لە پەنای خەباتی جەماوەری لە پەنای خەباتێکی ڕۆژانەی جاری کە لەو کۆمەلگایەدا هەیە خەباتی چەکداریە بۆیە خەباتی چەکداری بۆ ئێمە ئەرزش
ویش و تایبەتیەکی زۆر زۆر گرنگی هەیە و هەر ئەو خەباتە چەکداریە بوو بەباعسی ئەوەی کە زۆر دەست و دەرس و دەستکەوت و ئەزممویشمان تاکوونێستە لێ بەدەستێناوە دۆرت مەشا بکەی مەسەلەن هەر ماوەی جارێک هەر هەفتەیە دەڕۆژ لەوە پێشتر ئێمە کۆمەڵێک گەنجی شۆڕژێری کوردستان کچ و کوڕی کە لەو بێعەداڵەتی و نابەرابەریانەی کە لەو کۆمەڵگایەدا هەیە خۆیانیان گەیاندێتە ئەو دیسنوورەکان و هاتوون بە کۆمەڵە پەیوەست بوون ئەوانەمان چەکدار کرد و هەر ئێستا فێرگەی سیاسی و نظامی کۆمەڵە بەردەوام و ڕۆژانە خەڵک دێ ڕووی تێکات ئەمانە ئەوەمان پێڵێ کە ئەو بزوتنەوەی وەک بزوتنەوەی شۆڕژێرانی خەڵکی کوردستان بزوتنەوەیکی حەی و حازرە بە هەموو ئەرسەکانیەوە ئەگەر خەباتی کرێکاری ئیدامەی هەیە خەباتی جەماوەری ئیدامەی هەیە ناڕەزایەتی ژنان ئیدامەی هەیە لەم لایشەوە خەباتی چەکداریش تەنیا ئێمەین هەر لایەنێکی دیکەیش هەیە بەڵام لایەنی ئێمە لایەنێکە کە خەباتی چەکداری بۆ بوژانەوەی خەباتەکانی دیکە بەکاردێنێت نەک خەباتەکانی دیکە بخاتە خزمەتی خەباتی چەکداریەوە بۆ یەکانی لەم هەلومەرجەی ئێستادا ئەو هێزەی کە لێرە هەمانە ئاموزشدانی تەمرین پێکردنی خۆ حازرکردنی لەباری جەستەیی لەباری ڕۆحی لەباری کارامەیی نظامیەوە کە ئەو هێزە ئەتوانێت هەوێنی هێزێکی عەزیمی بەدەیان هێزی گەورەی نظامی تر بێ لە هەر کام لە شارەکانی کوردستان ئەم هێزە توانێت هەوێنی ئەو هێزە بێت ئەم هێزە هێزێکە کە لاوانی کوردستان پشتی پێبەسن وەختێکە بە هەر دلیلێک ئەحساسی نائەمنیەکەن بە هەر دلیلێک زەختیان لەسەر دێنە ئەم دیۆ بەم هێزە پەیوەسە بن ئەم هێزە لە دوهاتووە لە فەزایەکی نەختی ئاڵوگۆڕێکی زیاتر بە وجود بێ هێزێکە کە ئەتوانێت تەکلیفی دەسەڵاتی سیاسی لە کۆمەلگای کوردستانە بە پشتبەستن بە خەباتی جەماوەری بە ناڕەزایەتیەکان بە تەزاوراتەکان بە هەمووی ئەمانە ئەم هێزە توانێت سەرێتر یەکسەری کاتەوە لە سبحینەی بەدەسەڵات گەیشتنی خەڵکی کرێکار و زەحمەت کێشدا لە دامەزراندنی شوراکان ئەم هێزا چێتە پشتی ئەوان و پشتیوانی لەوانەکە بۆ یەکانێ سیاسەتی کۆمەڵە ئەوەیە کەم هێزە بەهێز بکە هەر لەو پێناوەشدایە کە ئێمە ئاموزشگامان دایرە هەر لەو پێناوەدای فەراخانە دێن بە لاوانی کوردستان کە ئەو بەشەی کە مشکلیان بۆ دروستە بێ ئەو بەشەی کە ناتوان لە کۆمەلگادا بمێنەوە ئەو بەشەی کە تووشی گیر و گرفتە بن کچن کوڕن ئەو کچ و ژنانەی بەجێ ئەوەی کە ڕووکەنە خۆکوژی شخصیەتی سەربەخۆی خۆیان پیداکەن و بێنە ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵەوە ئەو جوانانەی کە مەترسی زیندان و چەند ساڵ زیندان تەنانەت سەربازیان لەسرە بەجێ ئەوەی کە دو ساڵ سەربازی بکەی بۆ جەمهوری ئیسلامی وەرە 2 ساڵ لە ناو ڕێزی هێزی پێشمەرگەدا بێنەرەوە ینی بەهێزکردنی ئەم هێزە ئاموزشدانی لەباری سیاسی لەباری نظامی لەباری چەک و چۆڵ لەباری بەدەنی بۆ خودی هێزەکە جزوی ئەولەوێتەکانی ئێمەیە ئابوتم دە ئاموزشگا و کاری پێشمەرگایەتیمان دایرە بەڵام تەبیعیە لەم شرایەتەدا ئێمە ناردنەوەی پێشمەرگە بۆ ناو کە جزوی توانایی و ئەومان هەیە توانی ئەو کارە بکەینەوە تا ئێستش ئەو کارە کە نەمان کردو هێک بەخاتری مەسلحەتی جنبشی خەڵکی کوردستانە کە من نامانەوە لەسەر زیندگی ئەو خەڵکە ئەو چالاکی و فعالیەتی خۆمان بکەین لە لایشی دیکەیشەوە شرایەتی ئەو نوع خەباتی چەکداریە بە باوەڕی ئێمە ئێستا کوێن فراهم نییە بەو معنایە نابێ ماجەراجووی پێ بکەین نابێ هەفتەیە 2 پێشمەرگە و 3 پێشمەرگە لەم لاو لەولا بە کوشت بدرێت و جمهوری ئیسلامی جەنازەکانیان نیشان بدات و خۆی پێوە ڕابدات و دڵساردی لە ناو کۆمەلگای کوردستانە دروست بکە بۆ یەکانێ لە هەر بابەتێک و بەهێزکردنی ئەم هێزە جزوی ئەولەویەتەکانی ڕاهبەری کۆمەڵەیە کادری بۆ داناوە نیروی بۆ داناوە خەرجی بۆکە و هەروەها حەولە دەین بۆ ئەوەی کە بە هەر میزانی جوانانی کوردستان بتوانن و علاقەمەند بن بۆ ئەوەی کە بێن و بەڕێزی ئەم هێزە پەیوەست بن ئێمە تدارکمان بۆ دیوە لە عینی حاڵی شارۆک وتم ئێمە لە شرایەتێکی تایبەتی ئەو منتەقەداین کە لە ئێستا و دوا ڕۆژی پاراستنی ئەو کۆمەلگایە دەستکەوتەکانی جەماوەرەکەی خەڵکەکەی هەمووی ئەوانە احتیاجی بەهێزێکی تۆکمەی نظامی هەیە احتیاجی بەهێزێکەیە کە لە پەنای دەسەڵاتدارەتی ئەو خەڵکەدا بتوانێت لە دەستکەوتەکانیان دیفاعکە ئەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە هێزێکی بانسەر نییە هێزێکی لەسەرەوەی ئەو خەڵکە و فەرمان بەسەر ئەو خەڵکەدانی بەشێکە لەو خەڵکە بەشێکە لە خەڵکی کرێکار و زەحمەت کێشکە لە پێناوی بەرژەوەندەکانی ئەوانە کارەکە بۆ یەکانی ئەوانە جزوی ئەولەوێتەکانی ئێمەیە و هەر لێرێشەوە وێڕای سەری ڕێز و نەوازی دانەواندن بووە ئەو هەموو گیان مەختکردووە کە لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا بووە بانگەوازمان بۆ هەموو لاوانی تێکۆشەری کوردستان ئەوەیە کە وەرن و بە هاوڕێک
هاوڕێکانتان بە خوشک و براکانتان بەو هێزە شۆڕەژێڕەی کە خەریکە خۆی حازرەکە بۆ شرایەتەکانی لە گۆڕنانی جمهوری ئیسلامی پێوەی پەیوەست بن و دەواازەی پێشمەرگایەتی کۆمەڵە ئاوەڵەیە و بە باوشێکی ئاوەڵەوە ئێمە هەمووی ئەو لاوانەی کە خوازیاری پێشمەرگایەتی بن هەمووی ئەوانە قبوڵەکرێن ژمارەی تەلەفۆنەکان ئەدرەسەکان هەن و هاوڕیانی ئێمە حازرین لە شوێنی خەتەرناکەوە کە ئەگەر مەرز بێ هەر جێگایەک بێت تێپەڕن مەسئولیەتەکەی بە عهدە بگرین کە ئەوان بە شوێنێکی ئەم ناوگەێنینە ئوردوگاکانی کۆمەڵە بۆیەکانێ کۆمەڵە بە بایەخەوە چاو لەم عەرسەیە لە خەبات و مبارزەی دەکا و دڵنیایشین لەوەی کە دوا ڕۆژیش خەڵکی کوردستان جایەگا و هەروکو لە کاتی خۆشیاریان حاڵی بوو لە دوا ڕۆژی هەر نەوە حرەکەتێک و ڕاپەڕینێک و خەباتێکی جەماوەریدا جایگای ئەم هێزیان زۆرتر لێ حاڵیە بێ ئەرزشی بۆ دانێن و هەروکو ئێستش خۆشیان دەبێت ئێستش پێشمەرگەیەک تێدا چێ ئەو جامعایە چەندێک متەئەسرە چەندێکی پێ ناخۆشە لە ڕغمی ئەوەی کە سەر بە هەر لایەنێکیش بێت هێزی پێشمەرگەی کۆمەڵە تایبەتی تریشە وەکو هێزێکی کۆمۆنیست هێزێکی پارتیزان کە هەر ئان حازرە فیداکاری دڵسۆزی بۆ خەڵکە بکا بۆیەکانی ئەوە ئەولوێتەکانی ئێمەیە و من دڵنیان بە هاوکاری و دڵسۆزی خەڵکی کوردستان ئەم هێزە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرە دەسێنێت و زۆر ڕۆژ بە ڕۆژ زیاتر استحکامی ناوخۆی ئینسجامی ناوخۆیشی ئەلا ڕغمی هەر کێشەیەکیش کە ببێ لە ناو ئێمەدا پاراستنی ئەو ئینسجامە باشم ئەوەی شەر جزوی ئەولوێتەکانی ڕاهبەری کۆمەڵی لەو دەور و لە دەوری داهاتووە. کاک حەسەن جارێکی تر سپاس بۆ ئامادەبوونە لەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوەش.